لەی سەرپەرشتیاران بۆ مدەی 4 ساڵە نەیداوە بە ئیشراف لەبەرەوەی کەوا بارودۆخی کوردستان بەم شێوەیە بووە و کۆمەڵی سەرپەرشتیارمان کەوا خانەنشین کراوە و دەرەجەکان کەم بۆ تەوانی و شوێنەکانیان شاغیر بووە. بۆیە لە کۆبوونەوەی بەڕێوەبەرەتی گشتی سەرپەرشتیارە بە هەموو پارێزگاکانەوە هەولێر و دۆک و سلەیمانی و کەرکووک و گەرمیانیش داوامان کرد کە چەند پلەیەکمان بنێ. ئێمە داوای پلەی زۆرمان کرد بۆ هەموو پارێزگاکان بە نیسبەتی سلەیمانی و داوای 367 پلەمان کرد کە بمانە لێ هەولێر و دهۆکیش بە هەمان شێوە ئەنج بەشی خۆیان داوا کرد. بەڵام پاش هەوڵێکی زۆری بەڕێز وەزیری پەروەردە و لەگەڵ بەڕێوەبەری گشتی سەرپەرشتیاران محاولێکی زۆریان کرد کە لە ئەنجومەنی وەزیرانە 350 پلە دەرچوو بۆ هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان. بە نیسبەتی سلەیمانی ئەمە 75 پلەمان بەرکەوتووە، 59 بۆ بنەڕەتی، حەڤەی 16شی بۆ ئامادەی. بەپێی ئەوەی قەزاکان ئێمە دابەش کراون بەپێی پێویستی بۆ نمونە ئێستا ئێمە لە پارێزگای سلەیمانیەوە لە هەڵاتە دوانمان بۆ دانراوە ڕابەرێکمان بۆ دانراوە، هەروەها لە ڕۆژاوە کۆمپیوتەرێک و دوو ڕابەرمان بۆ دانراوە، شارباژێر بۆ کوردی عەرەبی ئینگلیزی بۆمان دانراوە، دووکان کارگێڕیەک کوردیەک عەرەبیەک، دوو ئینگلیزی، یەک کۆمپیوتەر، یەک وەرزشمان بۆ دانراوە لەگەڵ ڕابەرێکە لە هەڵەبجەی شەهید کە ئێستاش تقریبەن عاید بێمە، بەڵام هەر بە هەمان هێن دەرەجەی خۆیان ناونەتەوە، بەڵام تا ئێستا لەسەر ئێمە و ئێمە مامۆستای ئەوانشمان وەرگرتۆ لەگەڵ خۆمانەوە، ئێمەش مامۆستای خۆمانە نێرین بۆی هاوکاریە کە بێ لە بینمانە. بە نیسبەتی سەیسایەقەوە کارگێڕیەک، یەک کوردی، یەک عەرەبی، یەک ئینگلیزی، لەگەڵ یەک کۆمەڵایەتی، یەک بیرکاری، یەک زانست، یەک هونەر، یەک وەرزش، یەک ساوایان بۆمانەوە بەشی زۆری سەیسایەقدا پلەی وەرگرتووە. لەبەرەوە کۆمەڵی سەرپەرشتیاری بەڕێزی لێیە چەند ساڵێکە مستەحەقن کە نەقڵ بنەوانێ، بەڵام بەهۆی ئەو کاپلەی سەرپەرشتیار نەبووە ویستومانە شوێنەکانیان شاغیر نەبێ لەبەرەوەی دەرەجەی باشمە ناو بووان. هەروەها بە نیسبەتی شارە زۆرەوە یەک کارگێڕی، یەک کوردی، یەک عەرەبی، یەک ئینگلیزی، یەک بیرکاری، یەک وەرزش، دوو ڕابەر. ئەم دوو ڕابەرەی کە لە شارە زۆر داماناوە هاوکاری ئەبێ بکەن لەگەڵ دەربەنی خانیشە. لە پێنجون یەک کارگێڕی لەگەڵ یەک ئینگلیزی، یەک کۆمەڵایەتی لەگەڵ یەک بیرکاری، لەگەڵ یەک کۆمپیوتەر، لەگەڵ وەرزشیەکە، لەگەڵ یەک باخچەی ساوایانە تقریبەن 7 دەرەجیان وەرگرتووانیش. ڕانیە عینە شەد کۆمپیوتەرێک لەگەڵ وەرزشێک لەگەڵ ساوایان یەکمانەوە 3 پلە، پشدەر ئینگلیزیەک لەگەڵ کۆمپیوتەرێک لەگەڵ ساوایانێک لەگەڵ ڕابەرێکە ئەو 4 پلەی وەرگرتووە. چەمچەماڵ یەک کارگێڕی، یەک ئینگلیزی، یەک کۆمپیوتەر، یەک هونەر، یەک ساوایان، یەک ڕابەر 5 پلەی وەرگرتووە. دەربەنی خان یەک ئینگلیزی، یەک کۆمپیوتەر، یەک وەرزش 3 پلەی وەرگرتووە. قەراخ یەک ئینگلیزی، یەک کۆمەڵایەتی، یەک بیرکاری، یەک وەرزش 4 پلەی وەرگرتووە. ئەمە بە نیسبەتی بنەڕەتیەکانەوە. ئێمە لەمانە گۆڕانکاریمان تێ کردووە لەگەڵ سەرپەرشتیارە بەڕێزەکانە کۆبوونەیەکمان کرد وتمان بەپێی پێویستی خۆتان ئەگەر ئاڵوگۆڕەکەن لە پسپۆرەکانە. بۆ نمونە ئێستا کارگێڕی لە دووکان خۆی 4 کارگێڕی هەیە، لێرە کارگێڕێکی کەی بۆ دانرابوو، بەڵام و کارگێڕی پێویست نەبوو، گۆڕی بە پسپۆرێکی کە لە ڕانیە بە هەمان شێوە لە بازە قەزایەکی کەش عینە شێت گۆڕانکاری تیا بوو کەوا گۆڕانکاریمان تیا کردوێمە کێشەمان نەبووەوە بۆی شوێنەکانیان شاغیر نەبێ. بە نیسبەتی ئامادەیەکەوە ئێمە تەنها ڕۆژهەڵات و ڕۆژاوە و ڕانیەمان هەیە. لە ڕۆژهەڵاتە دوو کوردیمان داوا کردووە، یەک شەریعەمان داوا کردووە کە ئەوە عاید بە وەزارەتی ئەوقافە کە یەکێ لە مامۆستاکانی شەریعەی ئەوقاف تەقدیمی کردووە، دوو ئینگلیزی. لە ڕۆژئاوا دوو ئینگلیزیمان داوا کردووە. لە ڕانیە یەک کارگێڕی، یەک عەرەبی، دوو ئینگلیزی،
لەگەڵ دوو فیزیا لەگەڵ دی زیندەوەرزانی ئێمە دەستخۆشکەری لەسەر پەرشتیارانەکانەکەین لەبینە بنەڕەتی و ئامادەی خۆ لە ناوان خوانە ڕێکەوتون ئەوانەیە پێویستیان بۆ هەڵوگۆڕیان کردووە دەستخۆشکەریش هەروەها لە بەڕێز بەڕێوەری گشتی سەرپەرشتیارەکەین کە مەجالێکیە کە ئەو گۆڕانکاریانە هەبێ بە پێی پێویست. طبعاً ئێمە ئەمانەی کە کردومانە بە پێی فۆرمی داواکاری پلەی سەرپەرشتیاری ئامادەی و بنەڕەتی کە دابەشمان کردو بەسەر هەموو یەکەکانە و هەموو یەکەکان هەڵیان واسیوە و لە لای خۆمانەوە هەڵمان واسیوە و بەهۆی ئەم بارودۆخەوە نەمانتوانی بانگەوازی بۆ بکەین بەهۆی ماڵاوی بەڕێزمام جەلالەوە نەمانتوانی بەڵام بە هەموو شێوەیەک ئێمە بڵاومان کردەوە لە فەیسبوک دامان باسان لە سایدی خۆمان لە سایدی پەروەردەکانە بە هەمووی بڵاو بۆتەوە بۆی هەموو مامۆستانی بەڕێز بزانن کە تەقدیمکەن. طبعاً تەقدیمی سەرپەرشتیاران پلەوی خۆی هەیە کەوا بە پێی ئەو شوێنانی کە داواکراوە بۆ بنەڕەتیش و بۆ ئامادەی لەوانە سێ چوار شتیتیایەکێ بەڵێنامەیەکە ئەو بەڵێنامەیە ئەبێ سێ چوار لیژنێکی لێکۆڵینەوەی نەبێت لە بەدڕەوشتی لە دەستپیسی لە ساختەکردنی لە بڕوانامە و لە کاری پەروەردی تاقیکردنەکان ئەوانە دوور بێ ئەو بەڵێنامەیە بێت تەقدیمی ئێمەیکە بۆ ئەگەر حاڵەتی شتێکی وا ڕوویە بوش بوو بە سەرپەرشتیار ئێمە هەر هەڵێوە شێنینەوە نابێت یابێ. بەنیسبەتی خاڵی دووهەمەوانی کە لە فۆرمەکانە هەمانە طبعاً ئەمانە لە کاتی هێنانی سەرپەرشتیان ئەم بەڵێنامە و ئەم شتانی هەمووی تیابێ هەمووی بە هاوپێچ هەمان بێ ئەو سزانەی هەبێ یا خۆ ڕێز و سوپاسانی هەبێ. مەرج و پیۆرەکانی دانانی سەرپەرشتیان چەند خاڵێکمان مەرجێکمان بۆ داناون لەسەر ئەو مەرجانە ئێمە و مامۆستایانە وەرەگرین. بۆ نمونە مەسەلەن ئەوەی کە هینی هەڵگری بڕوانامەی دیبلۆم تەنها بۆ باخچەکان وەرماگرتۆ بۆ یەک پسپۆڕێکە وەرمان نەگرتۆ لەبەرەوەی دەرچوو باخچەکانمان کەمە ئەوە بێ 13 ساڵ خزمەتی هەبێ و باقی ئەوکانی کە اختصاسەکانی کە پسپۆرەکانی کە چ بە نیسبەتی بنەڕەتی چ باخچە و هەمێنە چ بە نیسبەتی ئامادەیەکەوە ئەگەر بە کەلۆرێزی هەبێ 12 ساڵ ئەگەر هەڵگری بڕوانامەی دیبلۆم باڵای هەبێ کە ساڵێک دوا بە کەلۆرێزە 11 ساڵ هەڵگری بڕوانامەی ماستەری هەبێ 10 ساڵ هەڵگری بڕوانامەی دکتۆرای هەبێ 9 ساڵ. عادەتەن سەرپەرشتیارە بێ 50 ساڵ عمری بێ بەڵام لەبەرەوەی 4 ساڵ و 5 ساڵە سەرپەرشتیار تەقدیمی نەکردەوە لەبەرەوە عمرەکەمان بۆ زیادکردن هەتا مەوالیدی 61 دەتوانێت تەقدیمی نەکە لە 62 توانێت تەقدیمی کا بۆی 55 ساڵی ڕێککە. بەنیسبەتی ئەوبیا و مامۆستانە جێگیریان بۆ کرابێ هەروەها کەسایەتیکی باش بێ و هیچ شتێکی ناشرین لە ناو فیلەکەیان نەبێ و هەبێ پوختەی ڕاژەکەیمان بە تەواوەتی بۆ دانێ لە ماوەی 5 ساڵ بێ پلەی سەرپەرشتیاران عەفو. بەنیسبەتی تاقیکردنەوە طبعاً ئەممانە بە چەند شێوەیە گەڕۆن هەروە یەکسەر نابن بە سەرپەرشتیار دوو تاقیکردنەوەمانەیە. یەکەم تاقیکردنەوە کە ئەکرێت تاقیکردنەوەی پسپۆرێکی خۆیەتی لەو پسپۆرەی کە داوای کردو تاقیکردنەوەکان دوا لەو تاقیکردنەوە کە دەرچوو اینجا هاتوانێت بچێتە تاقیکردنەوەی گشتی کە ئەو معلوماتی عامەیە کە داوای لێکرێ هەر لەبارەی پەروەردەوە لەبارەی شتیکەوە نیە. اونجا بەنیسبەتی ئەو خاڵانەی کەوە لە دۆسیەکە هەتی 10 نمرەی تایە سوپاس سزا 4 نمرە هەمانە بۆ ڕێز و سوپاس هەر 2 سوپاس تەنها 1 نمرە دەدرێت تا 8 ڕێز و سوپاس دەخواتە لە دواوە ناخوا سزا 2 نمرەی بۆ دانراوە هەر سزایەک 1 نمرەی لێکەم دەکرێتەوە واتە ئەگەر هیچ سزایەکی ڕاستە نەکرابێت 2 نمرەکەی خۆی وەرەگرێ. دوو هەڵسەنگانی کۆتایی بۆ ئەو مامۆستایە دەرەکتێک کە سەرپەرشتیار بەڕێزەکان بۆیان کردووە نایب 2 نمرەیە زۆر باشە 1 نمرەیە و چاوپێکەوتنیە بە لە مقابلەیە کە دانیشن تەوا مقابلەکە دوای کە تەواو بۆ مقابلاکرێت 10 دەرەجەی لێیە ئەوە لەسەر ئاستی وەزارەت و لەگەڵ بەڕێوەبەرێتی ئیشرافی سلەیمانیە و چارەم بۆ بەردەستهێنانی پلە کۆی نمرەکە نابێت لە 60 پلە کەمتر بێ یعنی 59 نابێ بە هەموو یێوانێ ئەو بەڕێزە دەرنەچوە لە 60 نابێ کەمتر بێ. بۆ سەرپەرشتیار شەریعە هەڵگری بڕوانامەی بە کەلۆرێز بێ دەرچووی کۆلێژی شەریعە بێت چونکە یەکێکمان هەبوو کەوا شەریعەمانەوێ ئەبێ دەرچووی شەریعە بێ بۆ ئەوە سریان و شتەکە شمولی ئێمە ناکە ئەوە لە هەولێر و دووهەکەیە بە هەمان شێوە ئەوانی ژەبێ بە کەلۆرێزیان هەبێ. سریانی عینەشت بۆ سەرپەرشتیار لەگەڵ هێندی تورکمانەکان ئەنیشە ئەو ڕێنمانی کە تایبەتن لە بابەتەکانە
مەسەڵەن بۆ نیسبەتی هێنی کارگەڕیەوە ئەبێ پێویستە تاقیکردنەوە بۆ بکرێ هەڵگری بڕوانامەی بەکەلۆرێزی هەبێ و 5 ساڵ خزمەتی فعلی کارگەڕی کردبێ یا بەڕێوە وەربوو بێ یاخو یاری دەدەربێ بە نیسبەتی کوردیەوە بە هەمان شێوە بەکەلۆرێز بێ و یەکێ لە بەکەلۆرێزی زمانی کوردی بێ خو سەرجەم کۆلێژی كان ما فيان هي تقديمي كان عربي وآين بهما شيوا إنجليزي بهما شيوا بيركاري بهما شيوا أبا معنا بيركاري وآمير بي إنجليزي أجر بكالوريوس زمان إنجليزي بي كوليجي ما فيان هيك تقديمي كان عفوا بالنسبة كيمياء فيزياء زين ورزاني هالقريب برنامج بكالوريوس بيا سرجم كوليجا كان ما فيان هي تقديمي كان ميجو جغرافيا أبوري بهماشي وهالقريب برنامج بكالوريوس بيا وهم كوليجي كوليجا كان ما فيان هي تقديمي كان كومالاتي أما يبيشوا بو أمادي بو أما بو بنراتيا كومالاتي هالقريب برنامج هبيا لم يجو جغرافيا أبوري زانست كومالاتي كان لسرجم كوليجا كان ما فيان هي بريكانوا بالنسبة زانست كانوا برنامج بكالوريوسي هبيا زين دورزاني كيمياء فيزياء زانست قشتي كان جيولوجي لقال كشتوكالا أما بالنسبة زانست كانت واني تقديمك هي هنر عين الشد هالقريب برنامج بكالوريوس بيا لبسبوريك خويا ورزش بهمان شيوا هالقريب برنامج بكالوريوس بيا لبسبوريك خويا باختي سوايان أما توزي فرقي هيا أتواني بكالوريوس بيا دبلوم بيا خاني ما مصايان بيا هر دور رجزك أتواني تقديمك بيا يشوجنيش أتواني تقديمك بمرجع لباختي من علان 3 صالي خدمتي باختي هبيا وصل برشتيراني كمبيوتر عين الشد القريب برنامج بسواري بكالوريوس بيا وبسواري لكمبيوتر هبيا هي بشيء من هي عين الشد أواني كلا صناعة وتجارة وانا أواني جبوان هي تقديمي كان كبسواري عن هبيا لبيشكاي إخوانا بود درو ناسي أمثال دست خوش كدي لوزيري پرورده كين ك تواني مع رابريش دانين بو مكتبه كان بحلقري برنامج بكالوريوس لبسبوري درو ناسيو كومالاسيا أو توزي كمان كردو توصال كان لوزارة كم كراو تو كراو بحوصال كابيت الرابر ياخو تجر كتقديمك طبعا فرمانا ما همي من هواسي وإعلان ما كردوها بوي كما مصابر إذا كان بيخنو بفي أمرجانا طبعا يما أمر آخر روجة كورمان قرتوها كوي كينو تشيكي كينو إن شاء الله باني بين وزارة والروجي تحديدي امتحانات كانت سبوريا كبيا تشقشتي كبيا أو للاين وزارة وتحديد كده كتحديد كده أو ساعلان يكين كما مصابر زكان بشن بين امتحاناتك هر كلا باريس جاي خويتي لباريس جاي خوي امتحاني أو مقابلة لباريس جاي خويتي بلان تصليحات وشتكا همي لوزارة ذكرية بمشاركة تصليحاتك لما مستعاني هولير سليماني دهو قرميان كركوك همي تياتي كوا بشكني بو دفتر كان كريان ومقابلة شركة لشاري خويتي دسيوش خوش